یەکێکە لە شەقامەکانی کەلار و دیمەنێکی ناوازەی هەیە و شێوەی تونێلێکی سەوزی لە خۆ گرتووە و سێ شەقامی تری شارەکەش دیمەنەکانی بەم جۆرەن. تەنها بە گەرما کەلار مەناسنەوە، بەڵکو دیوی دووەمی شارەکە ببین و ئێمە پیشانتانەدەین. پێتان دەڵێن بەڵێ شارەکە گەرمە، بەڵام لە ڕووی جوانکاری و سەوزاییەوە دیمەنی جیاوازی هەیە و لە کەلار زۆرترین باخچە و شەقامی ڕووپۆشکرا و بە سەوزایی دروستکراون. کەلار خاوەنی 80 باخچە و شەقامە، لەو ڕێژەیە 60 شەقام و باخچەیان ڕووپۆشکراوە بە سەوزایی. ئەکرەم ساڵح سەرۆکی شارەوانی کەلار دەڵێت بە پێ و پلانەی دامان ڕشتووە زۆرترین زەوی ڕووپۆشکراو دەکەین بە سەوزایی و پلانەکەش بەم جۆرەیە. لە نەخشەی نوێی شار پارکێک دروست دەکەین لەسەر ڕووبەری 1000 دۆنم و لە ئێستاشدا 150 دۆنم زەوی کشتوکاڵی لە قۆناغی وەرگرتنەوەدایە لە وەزارەتی کشتوکاڵ بۆ دروستکردنی پارکێکی نمونەیی و لەگەڵ 180 دۆنم زەوی لەسەر ڕووباری سیروان. ساڵانە بە پێ ئەو پلانەی کە دایێنین بەهۆی زیادکردنی ڕێژەی سەوزاییەوە پلەی گەرما کەم ببێتەوە. پلانەکەمان ئەوەیە کە لە نەخشەی فراوانبوونی شاریشا زیاد لە 1000 دۆنم دانراوە بۆ پارک. ئەمە جگەلەوەی کە ئێستا ئێمە لە سەروبەندی وەرگرتنی ڕەزامەندی وەزارەتی کشتوکاڵین بۆ پارکێکە نزیکەی 150 دۆنمە و لەسەر ڕووباری سیروان بە هەمان شێوە بە درێژایی ڕووبارەکە زیاد لە 180 دۆنم ئەکرێتە پارکی گشتی و سەوزایی کە هاوڵاتی ئەتوانێ سەردانی بکات. پسپۆڕانی ژینگە زیادکردنی ڕێژەی سەوزایی لە کەلار بە دەرفەتێکی گونجاو دەزانن بۆ خۆشکردنی ئاو هەوا و تا ئەندازەیەک دابەزینی پلەی گەرمایی تاقەت پڕوکێنی وەرزی هاوین. بۆ کەمکردنەوەی ئەم پلانە دەبێ پلانی ڕیدەکشن جێبەجێ بکەن لە ڕووی زانستیەوە. ڕیدەکشنش ئەوەیە کە تۆ لەگەڵ بارودۆخەکە خۆ دەبێ بگونجێنی بەوەی کە سەوزایەکی زۆر لە ناوچەکە جێبەجێ بکەیت لەگەڵ سەوزایەکە بتانی دەست بێ بۆ بلوار و نافورەکان تاوەکو بتانی پلەی گەرمی بە شێوازێکی جیاوازتر بێن لە خوارەوە و ژینگەیەکی لەبار و گونجایش بۆ ناوچەکە دروست بکرێت. بەپێی داتاکان کەلار هەنگاو بۆ ستانداردی جیهانی دەنێت لە ڕووی زیادکردنی ڕێژەی سەوزایی بە پێی نوێترین ڕووپێویش ڕێژەکە ئێستا لە شارەکە گەیشتووە بە 8%. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.